پرۆژەی نیشتەجێبوونی زەیتونەیە لە هەولێر دانیشتوانەکەی بەهۆی چەند کێشەیەکەوە گرت بوونەتەوە و تاکە دەرگای سەرەکی پرۆژەکەیان داخستووە وەک خۆیان دەیڵێن کێشەی ئاو و کارەبا و ئاسایش و چەند شتێکی دیکەیان هەیە کە ساڵێکە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. ئەمە ماوەی 8 ساڵە و کێشەیەمان هەیە، ئاومان نییە، کارەبامان نییە، خەدەماتمان نییە، پارەشمان لێ وەردەگری. ئەو ڕۆژێ لە دەستەی و بەرهێنان لە کەناڵێکی مقابلەی هەبوو دێگۆ سەوزایەکان مەمنوع بکرێتە خانی. ئەلێرە دەستەی و بەرهێنان بە ڕسمی موافقەی دایتێ سەوزایەکانی کردتە خانی. ئەگەر جوابشم بداتەوە بلێوانە بابێ پێی پیشانەدەم سەوزایەکەی کە کردیتە خانی. سەرڕای ئەوەش یەک هەفتەی ڕێکە عەمدەن کارەبامان نادەن، یەک هەفتەی کارەبا ڕئیسیمان نییە، هەر عەمدەن. یەک هەفتەی ڕێک کارەبامان نەبوو، گروپە واتساپمان هەیە گوتمان گردبوونەوەی دەکەین ئەو دە کارەبایان دایتەوە. ئەوش ڕۆژێک بەو زستانێ ڕۆژێک ناڕۆژێک یەک ساعت ئەومان هەیە. کێشەمان زۆرە هەر لە خزمەتگوزاریەوە، لە پاک و خاوێنیەوە، لە پارک و حەدیقەوە، لە بڵێن ئاو و کارەباوە، لە پاراستنی سکوریتیەوە. بۆ نمونە ئەڵەی سکوریتی هەرەوە نییە کە تۆ حرەسێک بەدیارتەوە. ئێمە مناڵەکانمان لە ترسەجی وێلانە ناوێرە لە دەرگا بێتە دەرەوە. ئەی من بۆچی هاتمەتە شارێکە و بە ناوی سکوریتیەوە پارەم لێسەنێ، بە ناوی خەدەماتەوە بۆ پارەم لێسەنێ و خەدەماتی نییە. دانیشتوانی پرۆژەی زەیتونە ئەمساڵ سێم جارە خۆپیشاندانیان ئەنجام داوە و ئێستاش لە کۆمپانیاکە بێئومێد بوون بەهۆی ئەوەی نیازی نییە چارەسەری کێشەکان بکەن. داواش دەکەن حکوومەت کارە خزمەتگوزاریەکان بگرێتە ئەستۆ. ئەمە ئەوەی دەمانەوێت ئەو شەریکەی لێرە هەر نەمینێ شارەوانی بێتن وەری بگریتن و ئەو خۆی ئیدارەی وشێ بکە بێت بە دوواداچوونەکانمان لە بۆی نەتیجەی نییە. چوینە ئیستیسمار، چوینە لەگە محافزی لیژنەمان هەیە، لەگەریان دادەنیشی، حتا لەگەر خودی ئێرە دادەنیشی، لەگەر ئەو دەستگایانەی پەیوەندیار دادەنیشن بەڕاستی هیچ نەکرایە. ئەوە ساڵێکەمە نزیکەی و هیچیش ناکرێ. یعنی خاوەن شەریکە پشتی زۆر قەیمە، نە باچی بە دەوڵەتە، نە باچی بە محافزەیە، نە باچی بە ئیستیشمارە، هیچ. تاکە چارەسەری ئێرانە ئەو خانوانە بەناو بکرێت و خەدەمات بدرێتەوە دەست حکوومەتی. یعنی بەڕاستی هیچیان لۆ نەکردینە، هەر ئەوەندە تقریبا وەتی لێرەینە ئاوەکەی کەمە کارەباینە، بەس ئەوەندە مشکلە مالۆ حەل بکرێتەوە. ئەو پرۆژانەی لە هەولێر کێشەیان هەیە زۆرن. بەشێکیان کێشەی تاپۆکردنیان هەیە، بەشێکی دیکەشیان کێشەی گرانی خزمەتگوزاری و هەشیانە کێشەی تەواو نەبوونی خودی پرۆژەکەیان هەیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.